سڵاوتان لەبێت و داوسمانم سەرباسی تیوارتان پێشکەش دەکەم. لە تیڤڕەشی سەر و کۆماری عێراق ڕایگەیاند تورکیا بە درێژایی کات بەردەوامە لە پێشێلکاریەکانی و عێراق وەک وڵاتێکی سەربەخۆ ئەوە قبوڵ ناکات. فازڵ بەشارەتی پەرلەمانتاری پێشووی پارتی ڕایگەیاند ئێستاش خاوەنیا بووری سەربەخۆی هیوادارین لەگەڵ بەغداد نەگەینەوە ئاستەی خاڵە مەترسیدارەکان بەکاربێنین و ریفراندۆم یەکێکە لە خاڵە ترسناکەکان. پەرلەمانتاری عێراق مەحما خەلیل لە چاوپێکوتنێکی تەلەڤیزیۆنیدا لەگەڵ کەناڵی ئەلتەغەیر ڕایگەیاند بوو یەکێک لەو فڕۆکەوانانەی هەڵەبجێی بە چەکی کیمیاوی بۆردومان کردووە خۆی و خێزانەکەی لە هەولێر نیشتەجێن. ڕێکخراوێکی کەنەدی ڕایدەگەێنێت ئامادەیە لەسەر ئەرکی خۆی وەکو زاوەکەی حەمدانیا بباتە کەنەدا و کار بۆ پێدانی مافی پەنابەرێتی پێیان بکات. چالاکوانێکی کریستیانیش دەڵێت چوونی بوو کوزاوەکە بۆ کەنەدا کریستیانەکانی دەشتی نینەوە هان دەدات کۆچی دەرەوەی وڵات بکەن. دیمەنەکانی ناو فیستیڤاڵی نێودەوڵەتی بەغداد شەقامی عێراقی تووڕەونی گەران کردووە. پەرلەمانتار محەممەد بەلداوی دەڵێت مێژووی عێراق و پیرۆزیەکانی بەرزترە لە فیستیڤاڵێک کام و بەهاو بنەماکانی تێدا لەدەست بدات. هەفتەی ڕابردوو نرخی بەرمیلێک نەوتی کوالێتی مامناوەند لە شارەکانی هەرێمی کوردستان 160,000 دینار بوو. ئەمڕۆ لەگەڵ یەکەم نەمە بارانی پاییز نرخەکەی بەرز بووە بۆ 180,000 دینار. با بەشداری زیاتر لە 80 کۆمپانیای تایبەت بە کۆماری ئیسلامی ئێران چوارمین خولی پێشانگا لە بوارەکانی خۆراکی و پیشەسازی و پێویستی ناوماڵ لە سلێمانی کرایەوە. ئەژماری بەکارهێنەری چاودێری نەتەوەی گرتوەکان لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکس نووسیویەتی. ئارمیتا گراوان کچێکی 16 ساڵان دوای ئەوەی لەلایەن پۆلیسی ئەخلاقی ڕژێمی ئیسلامی ئێرانەوە لێیدرا ئێستا لە کۆمادایە. هەروەها ئاماژەی بەوەش کردووە بەم دۆخە مانگێکی دیکە کۆماری ئیسلامی دەبێتە سەرۆکی کۆمەڵی ئەنجومەنی مافی مرۆڤی نەتەوەی گرتوەکان و پرسیارەکە وەیە بۆچی. سەرباسی تیوارم پێشکەشکردن هەر شاد بن.